ئەگەر نا ئەو شفاعەتی کە ئێمە بەتەماین لەو ڕۆژەی کەیتر باوک فریای مناڵەکەی ناکەوێ یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه بینیتانەیە کە پێڵەن ئیساکەنە ئاوا دەنگ بەرز بێت وەڵێن چیاڵە وەڵا فڵانکە هەلو براکەی منە ئەوش براکەی منە شەڕێتی ڕائەکاو بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ و تفەنگ هەڵەگرێت و بێ ئەوەی بزانێ مۆزوعەکە چیە براکەی شەڕێتی لە قیامەتە ئەم برایە لە براکەی ڕاکە باوکە چێ بۆ لای کوڕەکەی لە کوڕم چۆن باوکێ بووم ئەڵێ باوکە وەڵڵاهی نمو نەبوویت فمەدی کوڕم یەک چاکە لە چاکەکانتم بەرێ ئەڵێ بەخوا باوە جان خۆشم ئەمڕۆ زۆر پێویستم پێیەتی داواشی ترکە داوای چی تر ئەم بیان و قسانە چییە پارە و لێ بکە داوای ژنی لێ بکە داوای داوای چی لێ بکە ئەلێ چاکەیەکم بەرێ کوڕم ئەو هەموو چاکەیەم بووە ئەڵێ بەڵێ باوە جان فمەدی یەک چاکەم بەرێ دینی نایە خۆم بەخوا پێویستم پێیەتی نەفسی نەفسی دایک بە هەمان شێوە بۆ لای کچەکەی ئینجا وعەشیرەته التي تؤویه لە عەشرەتەکەشی ڕاکات حەزەکە هەموو خەڵک بخاتە ناو جەهەنەمەوە بەس خۆی ڕزگاری بێ دوای واستەکان ئینجا ومن في الأرض جميعا ثم ينجيه يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه سبحان الله ئێمە وازین ئەم مجرێمان لە قیامەتە عاقڵە بن کە چیەڵێ خوایە من لە دنیای هەر خەریکی پارە کۆکردنەوە و هەر خەریکی گیرفان و بەرژەوەندی و مەسلحەت و گەندەڵی خۆم بووم لە قیامەتە ئەدی کوا وفەسیلەته التي ئەدی کوا جەماعەتی حیزبەکەم تخوا دەست بەرزکەنەوە ئێوە هەمووتان لەگەڵ من نەبوون بە معاشی من ناژیان بە قسەی من هەڵناسوڕان لە خوایەمانە هەمووی بەرە بۆ جەهەنەم بەس خۆم نا فصيلته التي تؤويه لمش أنانيتر لمش خويس نويستر لمش سلفشتر ومن في الأرض جميعا ثم ينجيه الإخوة أم مليارات بكرة جهنم وبس خوم نجات بر لا إله إلا الله